خوێندن لە هەرێمی خۆمان لە شاری کەرکووک ئەنجومەنی تەنفیزی سکرتارەتی یەکێتی مامۆستایانی کوردستان کۆبوونەوەی خۆی گرێدا و لە بەیاننامەیەکدا ڕایان گەیاند لە ئاگەری چاونەخشاندنەوە بە سیستەمی پاشەکەوتی موچە. یەکێتی مامۆستایان سەرپشکە لە ئەنجامدانی گرتبوونەوەی ناڕەزایی لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان. جێگیری سەرۆکی یەکێتی مامۆستایانیش دەڵێت سەرجەم ئامادەکاریەکان کراوە تا ئەم ساڵ هاوشێوەی ساڵی ڕابردوو مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندن نەکەن. لە 2009 مەکتەبی سکرتاری دەسەڵاتی پێ دەدرێت بۆ دەستنیشانکردنی ڕۆژێنی گرتبوونەیەک بەرامبەر ئەنجومەنی وەزیران کە وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان پێ هەڵدەسین ئەگەر هاتوو تاکو ڕۆژی ڕێفراندۆم 25 مانگ حکوومەتی هەرێمی کوردستان یان پێشی دەستپێکردنی خوێندن لە یەکیدا حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوێکی جددی نەنا بۆ چاکردنەوەی موچە. ئێمە وەک یەکێتی مامۆستایانی کوردستان مەکتەبی سکرتارەت 27 مانگ کۆ دەبینەوە و بڕیار و گرتبوونەیەک بەرامبەر ئەنجومەنی وەزیران ڕێک دەخەین بۆ چەسپاندنی داواکاریەکانمان. ئێمە ئەم ساڵ لە کۆتایی ساڵی خوێندنەوە بەردەوام گفتوگۆمان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان کردووە لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ دام و دەستگاکان لەگەڵ خوێندنی باڵا کە دەبێت هەموو لایەک هەماهەنگ بن لە چاکردنی ڕەوشی ژانی مامۆستا لە چاکردنی شێوازی بەڕێوەچوونی پرۆسەی پەروەردە. هاوکات لە کۆبوونەوەی ئەمڕۆی لیژنەی تەنفیزی یەکێتی مامۆستایان بە هۆی ناکۆچی نێوان لیستەکانی یەکێتی و پارتی لەگەڵ گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو لیستی هاوبەش بایکۆتی کۆبوونەوەکەیان کردو بۆ ڕۆژنامەنووسان ڕوونیان کردەوە. لە ئێسادا یەکێتی و پارتی نایانەوێت دۆخی خراپی مامۆستایان لە کوردستان چاک بکرێت. نزیکەی مانجە کەمتری ماوە بۆ دەستپێکردنەوەی خوێندن. کاکە جان با هەڵوێستمان هەبێت با دوای 25 مانگدانی 28 دانی گربوونەوە بکەین لەبەر دەم ئەنجومەنی وەزیرانە گربوونەوەکە داوای مامۆستایان بگەێنین بە شێوازێکی مەدانیانە دوور لە تون لەبەر دەمی ئەنجومەنی وەزیرانە. بەڵام یەکێتی و پارتی لەگەڵی دانین ڕەبزی دەکەنەوە بە تایبەتی لیستی زەرد دژایەتیەکە سەرۆکی یەکێتی مامۆستایان هەر تەرحەگەکەین لەگەڵی دانیە. لەبەر ئەوە ئێمە بۆمان دەرکەوت کە ئەم ڕێکخراوە ناتوانێت نوێنەرایەتی مامۆستایان بکە و ئێمەش لە ڕێکخراوێکە دانانیشین لە کۆبوونەوەیەکە دانانیشین کە ناتوانێت ڕێکخراوی نوێنەرایەتی مامۆستایان کە. سەرۆکی یەکێتی مامۆستایان بە تەحدید ویستی ڕێی خۆی فەرزکا بەسەرمانە. ئێمە ئەڵێین حکومەت بێ هەڵوێز بۆ تا ئێستا ئەگەر مۆڵەتی ئەینێت تا 25 مانگ کە ڕیفراندۆمە بەحساب ئەگەر تا ئەو کاتە بە پێداچوونەوە بە سیستمی موچایان نەکرا ئێمە ئەڵێن داوای هەڵەیەک هەڵوێستمان کردووە لە بەردەم ئەنجومەنی وەزیران گربوونەوەی بکەین. بەڵام ئەمان زیڕیان کردووە وازان لەو گربوونە چی ئەکەین. ئێمە وتمانە ئەم مەکتەبی تەنفیزی 27 کەسین ئەچین لە بەردەم داواکاری مامۆستایان ئەگەێنین ئەمان لەمە ئەڵێن نابێت کات دیاریکەین. بەس بۆ کاتەکە دانانی کات لە ئەنجومەنی وەزیران ڕۆژێ دانین ئەوان معارض بوون بە هەموو شێوەیەک و ئەمانزانی ئەمە مماتەڵەیە کە ئێمە پێش 25 مانگ گوتمان گرتبوونەوەکە ئەکەین ڕازی نەبوون لەبەرەوەن کردمانە دوای 25 مانگ هەر بەوەش ڕازی نەبوون بۆ ئێمە دەرچوینە دەرەوە بەڕاستی قبوڵ ناکەین. لە ساڵی ڕابردوو بە هۆی سیستەمی پاشەکەوتی موچەوە مامۆستایان بۆ ماوەی زیاتر لە 3 مانگ بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد. بەڵام سەرباری چەندین داواکاری و کۆبوونەوە لەگەڵ حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان بەڵام حکومەت گوێ بە داواکاری مامۆستایان نەدا و تاکوی ئێستاش لە دوای چەندین بەڵێن نەیتوانیوە گوزەرانی مامۆستایان باش بکات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.